بۆ دروستکردنەکەی کەمتر لە 10 مانگم پێچووە و هیچ شتێکی دەرەکیم هاوردە نەکردووە بە کەرەستەی ناوخۆ بەو کەرەستانی کەوا ئێساکێ بەکار ناهێنرێنەوە کە وەکو ئاسنی کۆن هەندێک جار مامەڵیان لەگەڵدا دەکرێت من لەو کەرەستانە وە لە ئیڤای ئەڵمانی کەرەستەی ئیڤای ئەڵمانی کاتوەتە وڵاتە و ئێستاکێ بەکار ناهێنرێنەوە لە بەرەوەی ئیڤاکان بەرەو لە ناوچوون چوون کەرەستەکان بە تازەی ماونەتۆ لە مەخزەنەکانە ئەو کەرەستانم بەکارهێناوە سوودم لەو کەرەستانە بینیوە و ئەو کەرەستانەش زۆرن وەڵی بێجگە مانووبوونەکەی خۆم احتیمالە 80 گەڵایەکی تێچوو بێ سیستەمەکان ئەم تراکتۆرە وەزنی سووکە وە قۆی زۆرە ئەم تراکتۆرە زەرورە بۆ جوتیار چونکە ئەگەر تراکتۆر قورس بوو زەویەکە بە فشەڵی نایەڵێتەوە بەڵام بەهۆیەوەی کە سووکە زەویەکە بە فشەڵی ئەمێنێتەوە و توانای چێڵاندنی چاکی زەویەکەی هەیە بەهۆی قوتەکەیوە و مواصفاتی 4x4 لۆکی لەسرە واتە دابشکردنی هێزی بزیۆنەر بەسەر هەر 4 تەگەرەکەدا بە یەکسانی واتە ئەگەر جەک دەین لە 3 تەگەری ئەم تراکتۆرە هێشتا ناوەستێ ئەگەر 3 تەگەریشی لە شوێنی خلیسکا بێت ناچەقێ 3 تەگەری لە قوڕ و لیتا بێ لە خۆڵەپەت پۆتا نابێ چنگە پۆڕێ ناکات و ناوەستێ ئەم تایبەتمەندیە لە تراکتۆرەکانی ئەم سەردەمان نییە بە بیرۆکەی هیچ کۆمپانیایەکشان نەهاتۆ تا ئێساکێ بەو سیستەمە تراکتۆرێک پێشکەش بکات و بە سیستەمی درایڤ شەفتە ڕاتم تراکتۆرە بە شێوەی دوو نمرە بە دوو سیستەمی جیاواز ئەسڵەن ڕۆشتن بە درایڤ شەفت لە هیچ تراکتۆرێکان نییە و ئاگادارکردنەوەی شۆفێر بە لێدانی جەرەسێک لە بوونی هەر کێشەیەک لە تراکتۆرەکە ئامێری کارگەکەش هەر خۆم دروستم کردووە زۆربەی ئامێری کارگەکە وە کارگەکەش بە تاقی تەنها خۆم ئیشم تیا کردووە لەبەرەوەی بتوانم لە ئایندا خۆم سەرپەرشتی تەواوی ئەو پرۆژە بکەم ئەگەر شارەزایم لە هەموو وارەکانیان نەبێت و نەتوانم خۆم کاری تیا بکەم دیارە ناشتوانم سەرپەرشتی